والله بۆ هاتوون بۆ دەنگدان کە ئیشەڵا ئامانجمان هەبێ و کە ئیشەڵا بەرامبەر بە عەرەب دەنگێک زیادکەین و ئەیتر ئێمە ژیواتەکەمان ئەوە ئیتر چیکەمان بوێ ئەبێ ئیشەڵا بگۆڕێ بێ ئیشەڵا هومێدارین کە ئیتر بۆ نەوەی داهاتوومان بۆ بەچکەمان بۆ وڵاتمان کە ئەی بۆ چییە؟ ئاگینا لەبەرەوەی نەبێ بۆچی دێم بۆ دەنگاڵا لە ماڵەوە دانیشتمو نایە واللهی هەموو جارە دەنگم داوە وەڵی هیوادارم ئیشەڵا هەموو مافەکانی کورد بێتە دی ئاواتی ئێمە ئەوەیە نەک بە برسیاتی و نەک هەر پاش گوێخرێتی و نەک ئەوە هێر خوان خواستە هیچ ئیشە بۆ ناکرێ حوشنا بلا هێرش لەسەر هێرش بیکە هێرش دەنگدان شتێکی باشە بەس هیوادارم حیزبەکان کارێکی وا بکەن ئەم جارەش هەموو ساڵێک و هەموو دووبارە خەڵک نەبێ بە تەسهەی ئەم ژیانە ناخۆشە بەڕاستی خەڵک بێزارە خەڵک هیلاکە خەڵک ماندووە ئیتر ئەبێوانیش حیزبەکان سەرکردەکان ئەمە لەبەر چاو بگرن کە ئەوان بە خەڵکەوە جوان بە دەنگی و خەڵکە جوانن ئەوە ڕوون و ئاشکرایە ئیتر خەڵک هەمووی بۆ خۆی ئەزانێ هەمووی لەبەر چاوێت یانی بزانە هۆکارەکەی چییە خەڵک بێزارە خەڵک هیلاکە خەڵک مانووە چەندەها گەنجمان تا لە ئەوروپا ژێر بە ئاوە ئاڕوا ئەخنکێ لە ژیانی ناخۆشە ئەگەر ژیانی وڵاتەکەمان خۆش بێ خەڵکەوە بێزارە بێ خەڵک بە شانازیەوە دێدەنگەدا بەس بزانە هۆکارەکەی خۆ سەرکردەکان بۆ خۆیان باش بزانێ ینی خەڵک با چاک ئەزانێ خەڵک هەمووی ئاگادارە وەزعایە ئێتر چار نێ لێ نازانێ ینی خەڵک چی بکە خەڵک چی بکە لەوە زیاتر وەڵا ئەگەر بەغا باوەڕ ناکەم حکوومەتی خۆمانی چکات چۆنە هەرواتۆ بەس ئەگەر عێراق شتێکمان بۆ بکە والله ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ دەنگان کە مافێکی سەرەتایی خۆمانە هاتوین ئەو ئەرکی لەسەر شارمانە کە ئەرکێکی شەرعیەوە هەم ئەرکێکی نیشتیمانیە هاتوین ئەو ئەرکە جێبەجێکەین و بە هیوان و کەسانی کە هەڵی ئەبژێرین ئەو کارانە بکەن کە جێگای دڵخۆشی ئێمە بێ نەک ئەوەی دوایی پەشیمان بینەوە لەو دەنگانی کە یاومانە بەلای ئێمەوە گرنگە ئەو بەڵێنانی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنات درراوە کە ئینشاءالله جێبەجێ بکرێەوە دەنگانەکەمان بەرهەمێکی هەبێ کورد بتوانێت ئەو مافانی خۆی بەدەستبێنێ لە پەرلەمانی ئێرە.